دوای ساڵێک لە دامەزرانی وەک یانەی وەرزشی تیپی تۆپپێ یانی بابان یەکەم یاری ڕسمی خۆی ئەنجامدا. یاریەکانی جامیانەکانی عێراق دەستی پێکرد و لە شاری سلێمانی و لەسەر یاریگای ئاشتی یانی بابان میوانداری عەروبەی کەرکووکی کرد. لە گێمی یەکەم هیچ لایەکیان سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵ و ئەو جەمە بە یەکسانی بۆ هەردوو لا کۆتایی هات. لە گێمی دووەم یاریزانانی هەردوویانە بە هێرشبردن دەستیان بە یاری کرد و لە دەقەی 60 عەبدوڵڵا مەلیک گۆڵێکی ویانە عەروبە تۆمار کرد. دوای ئەم گۆڵە یاریزانانی بابان هێرشەکانیان چڕ کردەوە و لە دەقەی 74 یاد عوسمان گۆڵ یەکسانبوونەوەی تۆمار کرد. دوای ئەم گۆڵە هێرشەکانی بابان درێژەی هەبوو. ڕامیار کەمال بە شوتێکی بەهێز لە دەرەوەی ناوچەی سزا تۆڕی گۆڵ یانەی میوانی هەژان و گۆڵی دووەمی تۆمار کرد. یاریەکەش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە بردنەوەی بابان کۆتایی هات. بەڕاستی ماوەیەکی زۆرە بێ زیاتر لە یانەکانی ترکە ئەمە خەریکی مەشق و ڕاهێنانەکانین و ئەمە یەکەم یاریمان بوو، یەکەم ئەزمونمان بوو و یەکەم خول بوو کە بەشداریمان کردایە و تێدا توانیمان سەرکەوتوو بین. ئەمە ئەنجامێکی زۆر باش بوو. ئێمە هەوڵین یارەکانی داهاتوو تا زۆر باشتر ئەنجامی باشتر بەدەست بێن. توانیمان دوو بەیەک لە یانەی غروبەی شاری کەرکووک بینەوە. ڕاستی لە سەرەتا ئێمە یەکەم یاریمانە قورسە لە دەوریە تۆزێ خراپ بووین، بەڵام لە جیمی دووەما توانیمان خۆمان ڕێخێنەوە باشتر بین و دوو گۆڵ بکەین. ئەندامێکی دەستەی کارگێڕ یانی بابانیش دەڵێت سەرەتایەکی باشیان هەبوو، ئامانجیان ڕکابەریکردنە لە پاڵەوانێتەکان و سەرگەرمی خۆڕێک خستنن. ماوەیەکی کەمە دروست بووین، بەڵام سپاس بۆ خوا تمۆحمان هەیە وەکەوەی فیرقەیەکمان دروست کردو. فیرقەکە توانم بڵێم تا ڕادەیەک توانایان هەیە بەشداریمان کردو لەم دەورەیە، توانایان هەیە ڕکابەری زیاتر بتوانین ئینشاڵڵا بەشداری دەورەکانی تریش بکەین. بەس ئەلحەمدولیلا تا ڕادەیەک خۆمان لێیان ڕازین. کۆمەڵە کەم و کوڕیەکمان هەیە، کەم و کوڕیەکانیش توانم بڵێم یەکەم تەجروبەیە بۆ ئێمە. بەس ئەلحەمدولیلا هەمشی ئەوەیە کە ئەمڕۆ سەرکەوتنیان بەدەستهێنا دڵخۆشین ماوەمان و جاریش کە بتوانین ئەو جم و جۆڵی یانەکان بە گشتی ئەتوانم بڵێم گەڕینەوە بۆ سلێمانی و جارێکی تر بەشداری دەورەی ئەندی عێراقی بۆ ئێمە هەر سەربەرزیە. دوای ئەوەی بە شێوەیەکی فەرمی لە تیپی ملیۆ بوو نەیانەیەکی وەرزشی لە ئێستادا بابان دەوێت بێتە ناوێک لە ڕیز یانەکانی کوردستان و لە ئامادەکاریدا بۆ ئەوی بەشداری پاڵەوانتێ ڕسمیەکان بکات. ژمارۆڤ گەلی کوردستان، سلێمانی.